پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەن بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەی کرد دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان سیانزەی کانونی دووەمی 2023 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە درێژە کێشانی بایکۆت و مانگرتنی مامۆستایان گفتوگۆمان دەبێت. پاشان سەبارەت بە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقە بڕیارە 18 ئەمانگە ئەنجام بدرێت چاوپێکەوتنێکی ترمان دەبێت و لا کۆتاییشدا سەبارەت بە درێژە کێشانی هێرشەکانی ئیسرائیل بۆ غەزە چاوپێکەوتنێکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ماڵی بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان ناڕەزایەتی مامۆستایانە. جارێکی تریش مامۆستا کامەران لەتیفمان لەگەڵدایە. مامۆستا کامەران، ئێوارت باش و سپاس کە ئەم جارش لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش، ئێوارەی بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ باش. 3 مانگە مامۆستایان بایکۆتیان کردووە و ناڕەزایەتیان دەربڕیوە و جاروباریش بە پانتایی شەقامەکان خۆپشاندانیان ئەنجام داوە. ئێستا پاش 3 مانگ چی شتێکی نوێ لە ئارادایە لە پەیوەند بە ناڕەزایەتی مامۆستایانەوە؟ دووبارە دەستان خۆش بێت وەکو خۆت ئاماژەت پێکرد. دقیقاً ئەمڕۆ 3 مانگی ڕێک تێپەڕێ بەسەر
بایکۆتی مامۆستایان کە لە سیانزەی نۆکە ئەبواە دەرگای قوتابخانەکان بکرایەتەوە، بەڵام بەداخەوە هەر لە دەستپێکی کردنەوەی قوتابخانەکان بە بایکۆت و مەسلەی خۆپیشاندانەکان دەستی پێکرد، ئەویش بەهۆی پێنەدانی موچەکانی مامۆستایان کە خاڵی سەرێکی و جەوهەریە بۆ ئەوی کە ناڕزایەتیەکان لەم ساڵیشا جاریکە دەستی پێکردێتەوە. و ئەوەی کای بینین بە شێوەیەک لە شێوەکان کە تا ئێستا دەسەڵات ئەوە 3 مانگی تێپەڕانووە، 3 مانگە دەرگای قوتابخانەکان ئەوەی کە پێی ئەڵێن دەبەری سەوز لە منطقەی سلێمانی و هەڵەبجە و شارە زور و سێساق و پێنجێن و هەتاکو و سنووری کۆیە، ئەم منطقەیە زیاتر لە 700,000 مناڵ بێبەشن لە خوێندن کە تا ئێستا قوتابخانەکان نەکراونەتەوە بەدەر لە قوتابخانە ئەهلی و تایبەتەکان. هەڵبەتە من ئەوەی کە باسیەکەم مەسلەی بەس قوتابخانە حکوومیەکان و ئەوانی کە خەڵکی مناڵی ئاسایی تیا خوێنێت زیاتر لە 700,000 مناڵ بێبەشن لە خوێندن. سەرباقی ئەوەی کە مامۆستایان زۆر بە شێوەیەکی مەدەنیانە، زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک ناڕزایەتەکانیان دەربڕیوە بەبێ ئەوەی کە هیچ پەنایەک بەرن بۆ توندوتیژی بەردەوام ناڕزایەتەکانیان لە ڕێگەی بەیاننامە خۆپیشاندان، بایکۆت، چەندین جۆرە و جۆری تر وەسایلی تریان تاقی کردێتەوە. بەڵام بەداخەوە تاکو ئەم دەقەی کە من ئێستا قسەی تیاکەم دەسەڵات هەرچەنە بە شێوەیەک لە شێوەکان وەڵامی یاوەتەوە گەر کەسێک تۆزێک ئاخڵانە بۆ مەسەلەکە بڕوات وەڵامی یاوەتەوە. ئەویش ئەوەیە کاڵێ من بە هیچ شێوەیەک ناچمە ژێرباری ئەو داخوازیانی کە مامۆستایان باسیەکە یاخود موچەخۆران و فەرمانبەران بە شێوکی گشتی باسیەکات، ئەمە بە ڕسمی ڕای نەگەیانەوە. بەڵام ئەوەی کە بێباکە و ئەوەی کە هیچ گوێ نادا بەوەی کە هەزاران قوتابی بێبەشن لە خوێندن، سەدان و هەزاران مامۆستای وانە بێژ موچیان نییە، هیچ بەلایە و گرنگ نییە و هیچ بۆشی مەسەلە نییە. ئەمە وەڵامی پیاوەتەوە، بەڵام ئەوەیە کە بە ڕسمی ڕای نەگەیانەوە. گرنگ نییە کە خوێندن 3 مانگە نیوەی وەرزی ئەم ساڵ ڕاگیراوە و بۆچی ئەمە بۆ دەسەڵاتداران گرنگ نییە؟ هەڵبەتە دەسەڵات ئەوەی کە خۆشی معلومە لەسەر ئەساس و پایی میریشیاییە. دەسەڵاتێکی میریشیایی بێت ئەوەی گرنگی بە چەکار و هێزی چەکار لە بەرامبەر بە حیزبەکانی تر و یەکێتی پارتی هەمیشە ئەم هێزی 7 هەبووە و هێزی 8 هەبووە بەردەوام چەک و ئەسلحە و خۆ تەقوێکردنیان بۆ بەرامبەر بە یەکتری و ململانەی حیزبیان کردووە. ئەمە بۆ ئەمان گرنگە، نەک ئەوەی کە مەسەلەی پێشکەوتنی پەروەردە و پێشکەوتنی خوێندن لە وڵاتە، چکە لەسەر بنەمایەکی میریشیاییە ئەم دەسەڵاتە و سیستمێکی میریشیاییە. خۆتە دەزانن لە دەست بەکاربوونیانەوە هەر لە دوام هەڵبژاردننی نەویەکەوە جەنگی ناوخۆ و شەڕی ناوخۆ دەستی پێکرد. ئەمە باشترین دیاری بوو بۆ خەڵکی کوردستان کە کەسانێکی زۆر خەڵکی کوردستان تەوهومێکیان هەبوو بەم دەسەڵاتە. یەکەم شێتی کە هێنان بۆ خەڵک جەنگی ناوخۆ بوو. بەڵام وردە کابینین دەسەڵات خەڵکی کوردستان لە حقیقەتی ئەم دوو هێزە بە تایبەتی ئاشنا بوونەوە، زانن کە ماهیەت و ناوەڕۆک و مەغزای ئەم دەسەڵاتە لە چیە. ئەبینین بۆچی بۆی گرنگ نییە. مەسەلەی هەروەکو ئاماژەم پێکرد ئەوان مەسلەیەکی تریان بۆ گرنگە، نەک ئەوەی کە مەسلەی پەروەردە، چونکە باشە زانن ئەگەر بێت و خەڵک لە ڕەفاهێتە بێت و پەروەردە و خوێندن پێش بکەوێت، زانست و کۆمەڵێک شتی تر بێتە ئاراوە، هەڵبەتە قاچی ئەمان لەقە بێت و ئەمان لەگەڵ ئەوانین کە بە هیچ شێوەیەک مەسلەی پێشکەوتن و پەروەردە بچێتە پێشەوە. ئەی مامۆستایان لێرە دانیازیان چییە؟ ئەوە 3 مانگە بایکۆت و ناڕەزایەتی بەردەوام بووە و خۆشتان دەڵێن کە بۆ دەسەڵاتداران گرنگ نییە و نیازیان نییە وەڵام بە خواستی مامۆستان بدەرەوە. کەواتە لێرەدا مامۆستان چی ڕێگەیەکی تریان لە بەردەمدایە و ئایا بایکۆت دەشکێنن؟
وەکەوەی کە بایکۆت دەشکێنن نەخێر تاکو ئێستا هیچ بڕیارێک نییە کە بایکۆت بشکێت یاخود هیچ دانیشتن و گفتوگویەکیش لەوبارەوە نییە کە بایکۆت بشکێنرێت هەتاکوەوەی کە زیاتر لە خۆپیشاندانەکان زیاتر لە 20-25,000 مامۆسا هاتۆتە سەر شەقام نەک هەر مامۆسا بە شێوکی گشتی فەرمانبەرانیش بەشدار بنتیایە لە دوهەمین خۆپیشاندانە زیاتر لە 25,000 مامۆسا هاتۆتە سەر شەقام بەڵام ئەوەی جێگەی داخەکە دەسەڵات تاکو ئێستا بە شێوکی فەرمی لەگەڵ نوێنەرانی مامۆسانی ناڕازیە دانیشت و گفتوگۆ کات بە جۆرێک لە جۆرەکان بگەنە نەتیجەیەک بگەنە سیاغەیەک بۆی کە خوێندن دەست پێ بکاتەوە یاخود بەشێک لە داواخوازیەکانیان جێبەجێ بکرێت تاکو ئێستا ئەمەش نەکراوە وەکو باسم کرد کە دەسەڵات لە لای خۆیەوە ئەوەیە کە بە فەرمی ڕای نەگەیان وەگینا جوابیاوەتەوە کاڵە من هیچ ناکەم ئەمەش ئەگەڕێتەوە بۆ یەک خاڵ ئەوژەوەیە کە تا ڕادەیەک با بڵین ئەو فشارە نەبووتە سەر دەسەڵات کە بتوانێت جواب بە داخوازیەکانی مامۆسایان فەرمانبەران باتەوە ئەوژەوەیە کە تاکو ئێستا خۆپیشاندانەکان زیاتر بە خۆپیشاندانی مامۆسایان ئەناسرێتەوە سەرجەم چین و توێژ و فەرمانبەرانی تەندروستی و کەرتەکانی تر و بە تایبەتی شوێنە حساسەکانی وەک باج و خەراج و تەندروستی و کارەبا و ئەمانە نەهاتوونەتە پای ئەوەی کە پشتگیری و خۆیان و سەرجەم فەرمانبەران بێنە سەر شەقام بە یەک جار ئەم خۆپیشاندان و ناڕزایەتێ زیاتر بەرفراوانکەن و لە لایەکی تریشەوە کە سوکاری هەتا خوێندکاران و کاسبکارانی ناوبازار ئەمانە نەهاتوونەتە پای ئەوەی کە لێر و لەوێ هاتوون هەڵبەتە بەڵام بە شێوکی فراوان نەهاتوونەتە پشتی ئەم خۆپیشاندانانە کە ببێتە عاملێکی زۆر بەهێز تاکۆی کە دەسەڵات جواب باتەوە لە لایەکی تریشەوەی کە خۆپیشاندانەکان فترێکی کەمەخایانێ بۆ منە هەفتەی خۆپیشاندانێک کراوە کامە بە جۆرێک دەسەڵات تا ڕادەیەک ئەزانێت لەکوێ دەست پێەکە لەکوێ کۆتایی پێێت و چۆنیش کۆتاییەت ئەمە نەبووتە خاڵێکە مەسەلەن بە جۆرێک ببێتە فشارێک لەسەر دەسەڵات تاکۆی کە بڵێت دانیشتنێ بکرێت لەگەڵ نوێنەری شار و شارشکەکانی لەگەڵ مامۆسانی ناڕازیە بەڵکو هەتاکو یەکێتی ئەتوانم بڵێم لە چاو ساڵانی ترە جۆرێک لە نەرمی نواندنی نوانوە بۆچی لەبەرەوەی کە من پێم وایە ئەمە قەناعەتی خۆمەکە بە جۆرێک ئەم ناڕزایەتی مامۆسایە ناخاتە بە فشارێک وەکو دەستکەوتێکی حیزبی خۆی تەمەشایەکە بۆ عاملێک بۆ سەر پارتی و حکوومەتەکەی پارتی کە بیاوێت بە جۆرێک فشار بێنێت لە هەمان کاتشا مەسەلەی هەڵبژاردن لە ئارایە لە پێشەوەتی نایەک بە جۆرێک لە خۆی تێکبات بەڵام نازانێت لەوەی کە مەسەلەی نەبوونی خوێندنگان مەسەلەی قوتابخانە نەکردنەوەی قوتابخانە بەڕاستی زەربێکی زۆر گەورە لە مناڵان ئاات مناڵان ئێستا هەر سەبارەت بەمەی کە مناڵان زیان دەکەن لەوەی کە لە خوێندن بێبەش دەبن زۆر جار دەبیستین کە دەسەڵاتداران ئەمە دەخەنە سەر ئەستۆی مامۆستایان کە مامۆستایان بەرپرسندەوەی کە خوێندنیان ڕاگرتووە و خوێندکاران قوتابیان بێبەش دەبن لە خوێندن وەکو مامۆستا چەندێ هاوڕان لەگەڵ ئەمەدا بە هیچ شێوەیەک ئەوە ڕاست نییە تەمان لە ساڵانی ڕابردووشە کە وەختێک شەر لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی داعشا هەبوو ئەو کاتەش بە زۆری بەمانگرتن و خۆپیشاندانەکان لە ئارای هەبوو ئەو کاتە جۆرێک لە قسەیانە کرد کەیانوت مناڵانی پێشمەرگە بێبەشە بن لە خوێندن پێشمەرگە لە بەرەکانی جەنگایە مامۆستا لێرە بایکۆت دەکات بەڕاستی ئەوەی کە لێرە زەرمەندە مامۆستاش بۆ خۆی مناڵی هەیە مامۆستاش بۆ خۆی هەست بە بەرپرسیارەتی ئەکات کە نەبوونی خوێندن و نەکردنەوەی قوتابخانەکان چ زەربەیەک لە مناڵ بەگشتیە تو هەتاکو مناڵەکانی خۆیان کە بە زۆرێک ئەوە نییە ئەمانە هەمووی زەربە ئەخوات بەڵام عاملی سەرەکی و فاکتەری سەرەکی کێ مەسەلەی ئەم دەسەڵاتەیە کە ئەگەر بێت و موچەکان بە شێوەیەکی ڕێک و پێک بات ئەو داخوازانی کە مامۆستا خستێتێ بەردەم دەسەڵات جێبەجێ کات
هەر ئەمڕۆ قوتابخانە بکرێتەوە نەک بەیانی بەڵام لە ئێستاە ئەما کاتەوە بەگەشت مامۆستایان خۆیانە کاڵێ کاتەوە بەگەشت مامۆستایان خۆیانە کە گوایە ئەم بایکۆتە لە ئەستۆی مامۆستایانە بەڵام بەداخەوە ئەمە تەنها قسەیەکە جگە لە خۆیان کەسی بڕای پێ ناکات. لێرە بەدواوە مامۆستایان چی کارێکی تریان لە دەستور کاردایە بۆ ئەوەی کە بتوانن فشاری زیاتر بۆ دەسەڵاتداران بێن و وەڵام بە خواستەکانیان بداتەوە. هەڵبەتە ڕێگە چارەکان زۆرنەوەی کە ڕێگە چارەی هەتا کوڕۆشتن بۆ بەغاش تاقی کرایەوە ئەبێ خەڵکی کوردستان بەگشتی و مامۆستایان و فەرمانبەران بە تایبەتی بزانن کە مەسەلەی ڕاستە لەو داواکاریانەی کە خراوەتە بەردەم دەسەڵاتدارانی هەرێم 4-5 دانەیە لەوانە موچە لە کاتی خۆیان و بەرزکردنەوەی پلە بەرزکردنەوە و دامەزراندنی وانەبێژان و هەروەها دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوت کراوەکان ئەمانە چەند خاڵێکن کە ئەوای هەرچوو وەڵامی پێ بدرایەتەوە بەڵام دەسەڵات وەڵامی پێ نایەوەتەوە بگرێنەک ئەوەی کە وەڵامیشی پێ نایەوەتەوە ئامادە نییە گوێش بگرێت بەڵام بە شێوەیەکی لە شێوەکان کە ئەبێت مامۆسایان بگەڕێن بۆ میکانیزمێکی تر یاخود جۆرێک لە گۆڕینی ناڕەزایەتیەکان بگۆڕن نەک تەنها ئەوەی کە بچنە سەر شەقام و چەند سەعاتێک لەسەر شەقام بن و هین بگەڕێنەوە ماڵەوە بەڕاستی ئەمە دەسەڵات ناهێنێتە ژێرباری ئەم داخوازانە بەڵکو پێویستە لەوەی کە جارێک با بڵێن مامۆستایان بیر لە شێوازی تر بکەنەوە بۆ نمونە داخستنی هەموو قوتابخانە ئەهلی و تایبەتانی کە ئێستا لە ئێستا هیچ کێشیان نییە مناڵانی بەرپرس و مناڵانی دەوڵەمەندەکان بۆخواان لەو قوتابخانانە بە شێوەیەکی زۆر ئاسایی بەبێ هیچ کێشە داوامی خۆیانەکەن ئەمە خاڵێکە خاڵێکی ترەوەیە کە پێویستە سەرچەم ئەو دام و دەستگانی کە پارە پیاکەن بۆ دەسەڵات ڕۆژانە ملیۆنەها دینار پیاکەن بۆ ئەم دەسەڵاتە ئەبێ بەڕاستی یەخی ئەمانە بەگیرێت وەکو مەسەلەی کارەبا ئەلبەتە جگە لە شوێنە حساسەکان نابێت ئەو شوێنانەی کە حساسن و پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوەی ئەوانە ناڵم یاخود لە ڕووی تەندروستی ئەوانە ناڵم بەڵام ئەوانی تر شوێنە گشتیەکان کارگێڕیەکان هەموو ئەوانی تر پێویستە ئەوانش بێنە بە تایبەتی ئەو شوێنانی کە پارە پیاکە بۆ دەسەڵات ئەمانە بێنە ژێرباریەوەی کە دەستکەن بە ناڕەزایەتیەکان من پێم وایە ئەمە ڕاستەوخۆ دەسەڵات وەڵامی پێداتەوە چونکە شادەماری ئابووری کوردستانی یاخود شادەماری جیرفانی دەسەڵاتدارانە کە تۆ ڕێلی ئەگریت ئەمە ئەتوانێت وەڵام باتەوە بە داخوازەکانی مامۆستایان نەگەوەی کە بڵێن تا ڕادەیەک هەموو ڕێگانی تر تاقی کراوەتەوە ڕێگەی بایکۆت کە بە تایبەتی هەردوو دەسەڵات بە جۆرێک پێشیان خۆشە چکە تۆ مامۆستا بەخۆی لە ماڵەوە دانیشتووە هیچ کێشێکی نییە ئەوانیش ئەوی بەلایەنەوە گرنگ نەبێ مەسەلەی پەروەردە و خوێندنە هیچ فشارێکی ڕاستەخۆ نییە بۆ سەر دەسەڵات و بۆ سەر بەرژەوەندی ئابوووریەکانی دەسەڵات. مامۆستا کامەران لەتیف زۆر سپاس کا لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق بەرنامەمان دەبێت لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەژدەی ئەم مانگە بڕیارە لە عێراق هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجام بدرێت. ئێمە هەفتەی ڕابردوو بە تایبەتی سەبارەت بە هەڵبژاردننی پارێزگاکان و ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ کەرکووک لەگەڵ ئازاد مەجید گفتوگۆمان کرد و تاوتێمان کرد و ئێستاش لا تۆڕە کۆمەڵاتیەکانی پێشەنگ تیڤیدا دەتوانن بیبینن.
ئەمڕۆژ لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چاوپێکەوتنێکمان دەبێت هەر سەبارەت بە بابەتە. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش. هەژدەی ئەم مانگە بڕیارە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرێت. ئەگەر بەو شێوەیە چۆیە پێشەوەکە دەسەڵاتداران ئەخوازن ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە ئەکرێت چی شتێک لە ژیان و گوزەرانی خەڵکی عێراقدا بگۆڕێت؟ بەڵێ جارێک کە سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. تا ئەوەی هەڵبژاردنەکان دەتوانێت چ بگۆڕێ، ئینسان دەتوانێت پێش ئەوەی نمونەی عێراق یا کوردستان بێنێتەوە دەتوانێت نمونەی هەڵبژاردن لەو شوێنانە بێنێتەوە کە بۆرژوازی لە سەراسەری دنیادا وەکو شانازیەک ڕۆژانە نمایشی دەکاوە بانگەشەی بۆ دەکات. یعنی تۆ تەماشای کە لە شوێنێکی وەکو ئەمریکا و لە وڵاتانی غەرب و لە وڵاتانی ئەو کە پێڵێن ناوەندی تەمەدونی غەربی هەڵبژاردن دەمێکە هەموو کەس دەزانێت نەیتوانیوە هیچ ئاڵوگۆڕێکی بناغی یا هیچ ئاڵوگۆڕێکی بەرجەستە لە ژیان و گوزەرانی خەڵکدا پێک بێنێ. تۆ تەماشای کە لە شوێنێکی وەکو فنلەند یا سویدیا دەگاتە ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا و هۆڵەندا و هەر کامێک لەو دەوڵەتانە تەماشایکەی لە هیچ شوێنێکدا لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە هیچ ئاڵوگۆڕێک پێک نهاتووە، ژیانی خەڵک باشتر نەبووە، گوزەران باشتر نەبووە، مافەکان زیاتر نەبوون، ئازادیەکان بەرینتر نەبوونەتەوە، ئارامی پەرەی نەسەندووە، گرفانی خەڵک پڕتر نەبووە، مەسایلی خان و بەرە و گوزەران باشتر نەبووە، لە هەموو ئەو بارانەوە خراپتر بووە. جا ئەگەر ئەمە حقیقەتی هەڵبژاردن بێ لە سەراسەری دنیادا دەبێت لە عێراق و کوردستاندا هەڵبژاردن چۆن بێت، بەتابەتی کە خۆتان دەزانن هەموو ئەو حیزبە سیاسیانەی کە لە عێراقدا چ لە عێراق و چ لە کوردستاندا لە دەسەڵاتدان هیچ کامێک لەو حیزب و لایەنە سیاسیانە لە ڕێگەی هەڵبژاردنەوە نەگەیشتون بەدەسەڵات و هەموو ئەوانە لە ڕێگەی ترەوە هاتوونەتە سەر نێو گۆڕەپانەکە و دەسەڵاتی خۆیان بەسەر خەڵکی ئەو شوێنانەدا زاڵ کردووە. و لەو هەڵبژاردنانەشدا ئەمە یەکەم جار هەڵبژاردن نییە کە دەکرێت، بەڵکە چەندین خولیکەی هەڵبژاردن لە عێراق کراوە، لە کوردستان کراوە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ وەسعیەتی ژیان و گوزەرانی خەڵک، خواستەکانی خەڵک، پێداویستیەکانی خەڵک، خزمەتگوزاریەکانی خەڵک، ژیانی زۆر سادەی خەڵک هەموو ئەوانە بەرەو خراپتر چووە. هەتاشکی زۆر زۆر سادە، ینی شێکی وەکو ئاو کارەبا، ینی ئاو کارەبا نەیتوانیوە تەنانەت جواب بە مەسەلەی ئاو کارەبا بداتەوە کە شتێکی زۆر سەرەتاییە، نەیتوانیوە جواب بە کەرتی تەندروستی باتەوە، نەیتوانێت جواب بە خوێندن بداتەوە، ناتوانێت تەنانەت چەند سێدانە مانگە نزیک بە سێدانە مانگە مامۆستایان و مامۆستایانی وانەبێ هاتوونەتە سەر جادە بۆ ئەوەی موچەکانی خۆیان بدەنێ کە حەقی زۆر سادەی خۆیانە. تەنانەت نەک وەڵامی خواستەکانی نادانەوە تا ئێستا ئامادەنین لەگەڵیان دابنیشە. بۆیە هەڵبژاردنەکان بەڕاستی لە عێراق و کوردستاندا زۆر زۆر خراپتر لەوەیە کە تا لە شوێنەکانی کەی دنیادا بەڕێوە دەچێەوە هیچ ئاڵوگۆڕێکی نەکردووە، ناتوانێت هیچ ئاڵوگۆڕێکیش پێ بێنێ. هەر بەڕاستی ئەگەر کەسێک پێی وابێ دەیەوێت لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە لانی کەم لە دۆخی شوێنەکانی وەکو عێراق و کوردستان و وانەدا لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە حیاتی باشتر بێ، ژیانی باشتر بێ، ئازادیەکانی باشتر بێ، مافەکانی باشتر بێ، لە وەهمێکی قوڵدا دەژی شتیوا ئیمکانی نییە و بەتایبەتی ئەمە ئەزمونیش کراوە. ینی مەبەستمەوە نییە شتێک نییە، هەروە کەمپینێکی ڕەتکردنەوە نییە، بانگەشە بۆ شتێک نییە کە ڕووی نەداوە، بەڵکە ئێمە باسی شتێک دەکەین کە شتێکی ئەزمون کراوە. ئەنی هەڵبژاردن لە عێراق و کوردستاندا ئەزمون کراوە کە نا دەتوانێت جێگە و ڕێگەی دەسەڵات بگۆڕێ، یعنی نا هیچ حیزبێک ویلایەنێکی سیاسی لە ڕێگەی هەڵبژاردنەوە لادەچێ و نە هیچ حیزب ویلایەنێکی سیاسی لە ڕێگەی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوە هاتۆتە سەر حوکم و نە هیچ کامێک لەو حیزب ویلایەنە سیاسیانەش توانای ئەوەیان هەیە وەڵام بە خواستەکانی خەڵکەنەوە، هیچ کامێک لەوانەی ئیمکانی نییە. بۆیە ئەو هەڵبژاردنانەی کە گوایە قەرارە بەڕێوە بچێ تەنها نمایشێکە، تەنها سیناریۆیەکە بۆ خۆڵکردنا چاوی ڕای گشتی دنیای دەرەوە زۆرتر. ئەگەر من لام وایە لانیکەم بۆ خەڵکی عێراق و کوردستان زۆر زۆر ئاشکرا بووە، زۆر زۆر ڕۆشن بووەوە بە تەنانەت بە بازێکی یەکجار قورس ئەزمموی ئەوەیان کردووە کە
هەڵبژاردن ناتوانێت ئەو هیچ کارێ بکە هەر بۆیەش خۆمان دەزانین کە لە بەرامبەر ئەوەی دەکا هەڵبژاردن نەیتوانیەوە کارێ بکە ڕەوەندی بایکۆت و بەشداری نەکردنی هەڵبژاردن و تەنانەت تا ڕادێ شکست پێهێنانی هەڵبژاردن لە کۆمەڵگەی عێراق و کوردستاندا بۆتە واقعیەتێکی بەرزەستا یعنی چۆن هەڵبژاردن لە کۆمەڵگەی کوردستان و عێراقدا وەکو نمایشێک لەلایەنە حزابە سیاسیەکانەوە بەرەستەوە دەجێت و کردویانە بە نۆرمێک بۆ ئەوەی خۆیان گوایە لەگەڵ فەزا و دیموکراسی دنیادا بگونجێنن بە هەمان شێوە ڕەوەندی بێمتمانەی بە هەڵبژاردنەکان و ڕەوەندی بێمتمانەی بە بانگەشەی حیزبەکان و ڕەوەندی بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکاندا ئەویش بۆتە واقعیەتێکی ئەو کۆمەڵگایە بەڵام لایەنەکانی بەشداربوو فەزایەکی زۆریان خستۆتە گەڕ هەم لە کەمپینی هەڵبژاردنەکانیانەوە هەم لە دەستگا ڕاگەاندنەکانیانەوە واتە زۆر شەڕ ئەکەن بۆ ئەوەی کە دەنگ و متمانەی خەڵکی بەدەست بهێن و لەم بارەشەوە زۆر قسە کراوەکە باز لە چارە نووسکراوە ئەوەی کە بۆ نمونە ئەحزابە کوردیەکان لە کەرکووکە بەڕاستی فەزایەکی هەڵبژاردنی وان بەڕێخستۆکە ئیحساب هەستەکە کە چارە نووسێکی گرنگ لە پاش هەڵبژاردنەکانەوە چاوەڕوانی ئەو شارە دەکات ئەم کەمپین و هەڵمەتی هەڵبژاردنە ئەو وەختە بۆچی بەم شێوەیە ئەنجامەدرێت کە لە کاتێکدا هەڵبژاردن ئەوەیە کە خۆتان ئاماژەتان پێدا تا ئەوەندەی بەو کەمپینی هەڵبژاردنە دەگەڕێتەوە دیارە لە هەموو دەورەکاندا مەسەلەی بەڵێندان و وعددان بە خەڵکو و فریوکاری بەخشینەوە بۆ بەپایەکی ئەساسی و خەڵک پێی ئاشنایە مەسم تازە نییە بەڵام دیارە لە هەر دەورەیەکداگەت کەیسێکی تازە بێتە پێشەوە ئەویشی پێ زیاد دەکەن ئەگەرنا لە هەموو دەورەکانی انتخاباتدا ئەم بانگەشانەیان کردووە بۆ کەرکوویش بە هەمان شێوە بەڵام تا ئەوەندەی بە دیاریکراوی بۆ هەڵبژاردننی ئەم جارە لە کەرکوو دێتە پێشەوە من پێم وایە بەشێک لەو بانگەشانە چەندە ڕووی لە کەرکووکە ئەوەندە زیاتر ڕووی لە هەرێمی کوردستانە یعنی بەتابەتی یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی دەسەڵات بەرز لە کوردستاندا دەزانن کە ڕوبەڕوون لەگەڵ ناڕزایەتیشی گەورە لەگەڵ بێمتمانەیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا ئەمە لایەنێکێتی بۆیە دەیانەوێت لە ڕێگەی بانگەشەکردن و خۆ هەڵواسین بە کێشەی کەرکووکەوە بە فرمێسک هەڵوەڕاندن بۆ کێشەی کەرکووکەوە پارتی یەکێتی ململانەکانی خۆیانی تێدا بەرنە پێشەوە من پێم وایە ئەمە لایەنێکێتی بەڵام لایەنێکی تاوەندەی بەوە دەگەڕێتەوە کە لە کەرکووکە باسی دەکەن ئێمە دەبێ بزانین طبعا نەهەر یەکێتی و پارتی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان لە ئەوانەی کە لە کەرکووکدان هەمویان لەوەتەی حکوومەتی بەعس لە رەسەڵات خراوە هەمویان درێژە پێدەری سیاسەتی بەعسن لە کەرکووکدا منە تارەتوانم نمونە بێنمەوە بەجیا لەوە کە خۆتان دەزانن کە هەوڵیان داوە یەکێتی و پارتی و حیزبەکانی کە لە کەرکووکدا ئامادەیانە یعنی هەموو حیزبە سیاسە دەسەڵات بەرزەکان لە کەرکووکدا هەمویان لە یەکەمین ڕۆژەوە و وەکو بزتنەوەی کۆمەڵایەتی کۆمەڵێک دروشمیان هەیە بۆ نمونەڵێن کەرکووک شارێکی عەرەبیە کەرکووک شارێکی کوردیە کەرکووک شارێکی تورکمانیە ئەمانە کۆمەڵێک ناسنامەیان بۆ کەرکووک داتاشیوە بۆ ئەوەی ناسنامە واقعیەکەی لێبستێنەوە کە هی کەرکووکیەکانە بۆ ئەوەی ئەو ناسنامە واقعی لێبسەنەوە کە خەڵک لە کەرکووکدا هەیەی ویستویانە بێن ئەو ناسنامانە بەسەر شاری کەرکووکدا بسەپێنن بۆ ئەمەش سیان کردووە دروستکردن لێکترازاندن دنەدانی ناکۆکی قەومی بەرەسەوەگرتنی وەکو کەیسێکی دیاریکراو هەموو ئەمانە ئەوە لە ئەوانە لە کاتێکدایە تا ئەوەندەی بەیەکێتی و پارتی دەگەڕێتەوە کە زۆر بانگەشەی بۆ دەکەن و ئەم ماوانە زۆر لەسەری هاتوون دیارە بەشێکی پەیوەندی بە هەلومەرجێکی تازەوە هەیە کە ئەمان لەگەڵ ناوەندا لەگەڵی دەرگیرن ئەمە لایەنێکیەوەی کە بەڕاستی دەبێ بزانن دەیانەوێت قەرەبووی ئەو شکستی خۆیان یا لانی کەم ئابڕوویەک بوو ئەو شکستی لە سەڵاتدارێتی خۆیان بجێرنەوە کە لە نزیک بە زیاتر لە دەهەیەک یەکێتی و پارتی دەسەڵاتداری یەکەمی کەرکووک بووە یعنی لە کەرکووکدا هیچ کەسێک دەست یەکێتی و پارتی نەگرتە بوو بۆ ئەوەی کات خزمەتگوزاری پێشکەشکەن مەسەلەی ئارامی بجێرنەوە و هەر کارێکیکە بەڵام ئەوان لەژێر سایی یەکێتی و پارتی لە زیاتر لە دەهەیەکدا کە ئەوان لە کەرکووکدا بوون و دەسەڵاتیان هەبوو بێ یعنی بێ هیچ شتێک بێ هیچ ڕێگریەک ئەمان نەک نەیانتوانی کارێ بکەن بەڵکە بە پێچەوانەوە خراپترین ئەلگۆی دەسەڵاتدارێتی لە شاری کەرکووکدا ئەو دەورەیە بۆ یەکێتی و پارتی تیای بوون سەرانە سەردن دزی تاڵانی ئەوانە وەکو دیاری نائارامی
کوشتنی خەڵک سەرانە سندن هەموو ئەمانە بەشێک بوون لە واقعەتی کەرکووک لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیدا بەجیا لەوانە بوونی دوو ئاسایش دوو هێزی میلیشیای چەکدار دوو دەستگای ئەمنی دوو دەستگای پۆلیس تەنانەت ساڵە نەوتەکانیشان دابش کردووە یعنی کەرکووک بوو ئەمان شوێنێک نییە بۆ ئەوەی کە بێن بە پێی پچەوانەی ئەو بانگەشانەی کە دەیکە شوێنێک نییە بۆ ئەوەی خزمەتی خەڵکی تیا بکەن بەکردەوە نیشانیاندا لە دەهەیەک زیاتر لە کەرکووکدا کە ئەمان کەرکووکیان بۆ دزی و تاڵانیەکەی دەوێت کەرکووکیان بۆ دەست بە سەداگرتنی چێڵگە نەوتیەکان دەوێت کەرکووکیان بۆ ئەوە دەوێت کە ناسنامەی خۆیانی لێ بدەن و لە ململانەی خۆیاندا کەرکووک وەکو کەیسێک لە بەرامبەر ناسمیالزمی عەرەبدا مامەڵی پێوە محمودەمە تەنها یەکێتی و پارتی نین کە لەسەر ئەمە پرۆپاگاندا دەکەن تەنانەت نەوەی نوێش کە کاتێک گوێت لە قسەکەری فەرمیان یان شاسوەر دەبێت باز لەوە دەکات کە پێگەی کورد لە کەرکووکە دەبێت بەهێز بکرێتەن باز لەوە دەکات کە دەبێت پارێزگا ئەمجارە حتمما کورد بێ ئەگەر لە خۆشیان نەبێت لە یەکێتی و پارتیش بێت گرنگ ئەوەیە کورد بێت ئەمەیان چارە نووساز نییە بۆ ئەو شارە پێش هەموو شتێک بڵێم ئەوەی کە لە کەرکووکدا خەریکە هەڵبژاردن دەکا و ئەوەی کە دەتوانێت لە کەرکووکە کارێ بکە ئەو هێزانە دەتوانن بیکەن کە هێزی چەکداریانی وەرە سەڵاتیان هەیە حیزبێک کەرەسەڵاتی نییە حیزبێک کەرەسەڵاتی نییە بانگەوازەکانی پوچە بانگەشەکانی پوچە و کەس گوێی لێ ناگرێت هەموو هێزانەی کە لە کەرکوودان وەکو پێشتری ژوتم ئەمانە هێزگەلێکن پێشتر لە ڕێگەی سێشتی دیاریکراوەوە خۆیان بەسەر کەرکووکدا سەپاندووە و هەڵبژاردنیش و پێگەکەشیان لەوێ پەیوەندە بەوەی کە ئەو دەسەڵاتە سیاسیان چەندە دەسەڵاتی سیاسی لەو شارەدا هەیە بە هەمان ئەندازە ئەتوانی قەڵەمڕەوی خۆت لە مەیدانەکانی کەیدا بەریتە پێشەوە منافەسە بکەیت بەبێ ئەوە ناکرێت تا ئەوەندەی بەنەوەی نوێ دەگەڕێتەوە نەوەی نوێ نەبەشێکە لەو مەعادلەیە نەهێزەکە خاوەن هێزی چەکدار نەهێزی چەکداری هەیە بەجیا لەوانە هێزێکە زۆرتر کەرکووک دەیەوێت بکاتە دەواازەیە کەروەکو چۆن لە کوردستاندا چەند ساڵە خەریکە بانگەشە و هەر هاشوهۆریایەکی پێکێناوە کە خەریکە کوردستان دەکاتە باش خەریکە وعدەیە بەوێدا بەڵام ئەوەندەی کە بە کەرکووک و بەو شوێنانە و تەنانەت بە خودی سلێمانیش دەگەڕێتەوە دەبێ بزانن نەنەوەی نوێ نە هیچ هێزێکی کەی لە تیپی نەوەی نوێ ناتوانێت بگاتە دەسەڵات لەوانەیە بتوانن پۆست بەدەستبێنن لەوانەیە بتوانن کورسی بەدەستبێنن لەوانەیە لە ئاسی ئیداریدا بتوانن شت بەدەستبێنن بەڵام بە هیچ زۆرێک ناتوانن دەسەڵاتیان هەبێت کە دیارە ئێمە دەبێت جیاوازیەکی گەورە بکەین لە نێوان بوونی دەسەڵات و بوونی پۆستە ئەوانەی کە لە کەرکووکدا ئێستا دەسەڵاتیان هەیە لە ڕێگەی سێشتەوە دەسەڵاتیان هەیە ئەوانە بەرە سەڵات گەیشت یەکەمیان بوونی هێزێکی چەکدارە کە هەر کامێک لەو هێزانەی دەسەڵاتیان هەیە لە شاری کەرکووکدا ئەوانن کە یەکەم هێزی چەکداریان هەیە دەستگای ئەمنیان هەیە دووەم دەستیان لە ڕێگەی ئەو هێز و چەکدار و دەستگا ئەمنی کە هەیەە دەستیان بەسەردا هاتوو قوتی خەڵک داگرتووە وەسێەم پشتیوانێکی وڵاتەکانیان لە پشتەوەیە هەموو هێزانەی تا ئێستا دەسەڵاتداریتیان لە کەرکووکدا کردووە لە 20 ساڵی دوای کەوتنی بەسەوە تەنها ئەو هێزانە و هیچ هێزێکیکە نەیتوانیوە بیکە و هیچ هێزێکیکەش ناتوانێت بیکە ئەگەر تۆ لە کەرکووکدا یەکێتی و پارتی تا یەکێتی و پارتی لە کەرکووکدا دەسەڵاتیان بەرەستەوە بوو چێڵکەنەوتیەکانیش بەرەست یەکێتیەوە بوو بەرەست یەکێتی و پارتیەوە بوو داهاتی ئەو شارش بەرەست ئەوانەوە بوو وەختێک لەوێ دەرکران نە بە ئینتیخابات دیارە لە ڕێگەی هێرشێکەوە کە گەڕان وەختێک لەوێ دەرکردنەوە جارە چاڵە نەوتەکانیان لە سات کەوتە دەستێکی چیکە و ئەگەر لە هاوسنگیی هێزی چیکەدا دیسان ئاڵوگۆڕێک پێک بێت کە دیارەوە پەیوەندی بە هەڵبژاردنەوە نیە دیسان ئەو هێزەی کە دەسەڵاتی هەیە لەوێ دەتوانێت ئەوە بڕیار بدا تا ئەوەندەی بە بانگەشی یەکێتی و پارتی دەگەڕێتەوە یەکێتی و پارتیە کە هیچ ڕێگریەکیان نەبوو لە کەرکووکدا لەگەڵ هیچ هێزێکی سیاسی گەورە بەرەو ڕوونەبن نەیانتوانی کارێ بکەن لە ئێستادا کە دەسەڵاتیان پەراوێز کراوە حاشیەیی کراوە وە گەڕانەوەی یەکێتی و پارتی مەبەستم گەڕانەوەی سیاسی وەک سیاسی وەرز دەسەڵاتیان بۆ کەرکووک لەوەم زیاتر نییە بۆیە بانگەشەکانیشیان سەبارەت بە هەڵبژاردنەوەی کە لە کەرکووکدا دەیکەن جگە لە فریوکاریەکی ئاشکرا و هیچ شتێکی کە نییە و هەتا ئەگەر خودی یەکێتی و پارتی کەرکووک جارێک کە بکەوێتەوە بەردەستیان ناتوانن ئەلگۆیەکی باشتر پێشکەشکەن لەو ئۆلگۆشکس خواردەی کە هەمومان دەیزانین تەنانەت من پێم وایە بێجگە لە کۆمەڵێک کادری موچەخۆر
کاوەی بەرژەوەندیەکەی خۆیان بەیەکێتی پارتی فرۆشتووە هیچ کەسێکی کە لە خەڵکی کەرکووک بە خەڵکی کورزمانەکە شێوە هیچ گومانێکی لەوە نیە کە یەکێتی و پارتی خراپترین ئەلگۆی دەسەڵاتدارەتیان لە کەرکووک جێبەجێ کردووە و دیارە مەبەستمەوە نیە هەر یەکێتی و پارتی تەنانەت لە دوای ئەوانە شیعەی سیاسیش یعنی مەبەستمەوەی کە بڵێ ئەزمموی هەموو ئەو لایەنانە هەیە شیعەی سیاسیش لە دوای ئەوەی لە 6 ساڵی ڕابردوودا لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە دەسەڵاتیان لە کەرکووکدا وەرگرتوتەوە لە ڕێگەی هێزی چەکدارەوە ئەمانیش بە هەمان شێوە درێژە پێدەری هەموو ئەمانە بوون ینی بۆ معنایە من دەڵێم لە کەرکووکدا هەموو ئەو دەسەڵاتانەی لە دوای کەوتنی بەعسەوە لە کەرکووکدا دەسەڵاتدار بوون درێژە پێدەری سیاسەتی بەعز بوون هیچ شتێکی جیاوازیان نەکردووە ینی ئەو بەڵام یەک فەرقی هەیە بەعز دەسەڵاتێکی بێڕەکەبەر بوو بەعز دەسەڵاتێکی قوتبی بوو بەعز نایارەکانی لە نایاری نەبوو لە کەرکووکدا کە منافەسەی سوڵتەی بکە بە هێزێکی سەرکوتێکی یەکجار زۆرەوە بە یەکدەستی خۆیەوە بە بێ منافسیەوە دەیتوانی هەموو سیاسەتی ڕاگواستن و بە عەرەبکردن و بە بەعسیکردن جێبەجێ بکات بەڵام ئێستا ئەوەی کە بۆ نمونە شیعەی سیاسی کە ئێستا ڕەسەڵاتی هەیە لە کەرکووکدا ناتوانێت بەو جۆرەی بەعز بیکە پەیوەندی بۆەوە هەیە کە هێشتا یەکدەست نییە هێشتا هەندێک منافسی هەیە لەوێ بۆی نەیتوانیوە بیکە یەکێتی و پارتیش بە هەمان شێوەنێ وێ نەیانتوانی بیکە و شەڕی یەکێتی و پارتی لە کەرکووکدا بە پلەی یەکەم لەسەر کێڵگە نەوتیەکان بوو لەسەر داهاتی ئەو شوێنە بوو بە شوێنێک نەگەیشتن بۆیە ئێستا لەسەر ئەوەی کە ئەگەر هاتو بۆ نە پارێزگاری کەرکووک بۆ کورد نەبوو وەکو لایەنە کوردیەکان زۆر پێداگیری لەسەر دەکەن و تاانەوەی نوێش ئەڵێ ئەگەر بۆ پارتیان یەکێتی بێ مهم نییە گرنگ ئەوەیە بۆ کورد بێ ئەگەر بێت و بەم دەستەواژەیە لە خەوسەکە بۆ کورد نەبوو بۆ عەرەب بوو یان ئەگەر بۆ عەرەب بۆ کورد نەبوو چی شتێک دەگۆڕێت هیچ شتێک ناگۆڕێت ئەوانە لە منافسەی خۆیاندا یەکێکیان براوەیە لە بەرامبەر هێزێکی کەدا بەڵام لە بەرامبەر خەڵکی کەرکووکدا هیچ دەستکەوتێکی بۆ خەڵک نییە ینی تۆ خۆ پارێزگار کورد بووە بێزگە لە دەسەڵاتی یەکێتی و پارتی دەورەیەکی دوێش پارێزگاری شاری کەرکووک کورد بووە تا ئەو کاتەی ئەو ڕاکان زبوریە ئەوەی کە ئێستا هەیە ئەوە بە وەکالەت دانراوە دوای 7 ئۆکتۆبرەوە پێشەوە محافزەکان هەموو کورد بوون با پرسیارە زۆر سادەکە وە بکەین لەو کاتەدا کە پارێزگاری نەکرد پارێزگار تەنانەت ئەنجومەنی شاری کەرکووکیش زوربەی هەر کورد بووە چی بۆ خەڵکی کەرکووک کراوە ئایا لە ڕووی ئارامیەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی خەڵکەوە لە کامیانەوە لە هیچ شتێکەوە بووە لە کەمکردنەوەی بێکاریەوە لە جوانکردنی شارەکەەوە لە هیچ کامی خۆ پارێزگارەکان هەموو کورد بوون باشە ئەو کاتی کە یەکێتی و پارتی خۆیان دەسەڵات بوون لە کەرکووکدا پارێزگارەکەشی خۆیان بووە نەیانتوانیەوە هیچ بکەن لە ئێستادا کە دەسەڵاتی خۆیان نییە کە پارێزگارەکەی خۆیان بێت دەتوانێت چکارێک بکەن ئەنتم ئاوا بێنی نەبەرچاوی خۆمە یەکێتی کە دەسەڵاتی یەکەم بوون لە کەرکووکدا پارێزگارەکەی خۆیان بۆ نەیتوانیەوە کارێ بکە ئێستا ئەگەر پارێزگارەکەش کورد بێ دەسەڵات لەژێر دەسەڵاتی خۆیاندانیە دەتوانێت چکارێ بکە وێ ناتوانێت هیچ کارێ بکە ئەمە لەوە هەم زیاتر نییە هەروەکو چۆن هێزی شیعەی سیاسی ئەگەر ئەوان پارێزگارەکان دەستکەوێت ناتوانێت کارێک لە خزمەتی خەڵکی کەرکووکدا بکە ئەگەر یەکێتی و پارتیش بێ هەر ناتوانێت بیکە و ئەگەر کوردیش بێ هەر ناتوانێت بیکە چکە دەسەڵات ئەوەی کە دەتوانێت شت ببڕێنێتەوە پێش هەموو شێکە بێ دەسەڵات تەبێ لەوێ دەسەڵات لە یەکێتی دەسەڵات بۆ پارتی و یەکێتی لە کەرکووکدا کۆتایی هاتووە دەبێ ئەمە ڕۆشن بە یەکێتی و پارتیش زۆر باشەوە ڕزان ئەوەی کە ئێستا دەیکەن هەموو هەوڵێکیان ئەوەیە تەنانەت لە ئاستی ئیداری دێ ئەم جارە ئەیانەوە بمێننەوە ئەو جارەیان خەریکن شەڕی پۆست دەکەن ئەگەر پێشووتر خۆیان لە دەسەڵات بوون و لەگەڵ پارتی یەکێتی و پارتی شەڕی بەرینکردنەوەی دەسەڵاتیان دەکرد لە مابینی یەکتردا ئەوە لە ئێستادا شەڕی وەرگرتنی پۆست دەکەن شەڕی وەرگرتنی پۆست دەکەن و شەڕی ئەو گرتنی پۆستانەش لە بەرامبەر یەکتردا دەیکەن نەک بۆ خزمەتی خەڵکی کەرکووک و یا ئەوەی کە پێی دەڵێن کەرکووچیەکان هیچ کامێک لەوانە نیکەن لەوانەیە کەرکووک قوربانیترین کەرکووک یەکێک لەوانەی قوربانیترین شارە لەسەر ئاستی عێراقدا عێراقدا بەڵێ سەرنجێکی سەرنجڕاکێش هاتۆ دەڵێ کاتی بەعسیش پارێزگاری سلەیمانی کورد بوو
هەروەکو ئیدامی قسەکانی ئێوە. بەڵام دوا پرسیارە گەر بە کورتی وەڵام بدەنەوە خەڵکی لە پارێزگاکانی عێراق و کەرکووک بە تایبەتی چۆن پێشوازی لەم هەڵبژاردنەی هەژدەی مانگ بکەن؟ باسەکە لە پێشوازی نییە، باسەکە لەوەیە کە دەبێت وەک هەموو جارەکانی کە لە هەڵبژاردنەکاندا نیشانیان داوە پێش هەموو شتێک نابێ فری و بانگەشەی و حیزبولایەنانە بخۆن کە ئێستا دەستی پێ دەکەن کە دەستیان پێکردێتەوە لە شەپۆلێکی کە و لە چوارچێوەی هاوسەنگێکی تازەدا چکە دەیانەوێ بڵێن کە هاوسەنگەکە گۆڕاوە هەلومەرجێکی تازە هاتوۆتە پێشەوە خەڵکینا ئەگەر پێشتریش دەنگتان نەداوام جارە دەنگمان پێ بدەن ئەگەر پێشتر کارێکمان نەکردووە کەم و کوڕیمان هەبووە بەڵێنتان پێ دەدەین باشی دەکەی خەڵک نابێ یەکەم نابێ فریوی ئەو بانگەشانە بخوا کاماندەی کەنامە یەک و دووەم شت ئەوەیە کە بەجیالەوە خەڵک نابێ بەشداری هەڵبژاردنەکانە بێ هەوڵ با تێکی بە وەسێمیش ئەوەیە کە بەڕاستی لە کەرکووکدا ئێمە هەموو زۆر فراکسیۆنمان بینیوە فراکسیۆنی یەکێتیمان بینیوە فراکسیۆنی پارتیمان بینیوە فراکسیۆنی پارتی یەکێتیمان بە هاوبەشی بینیوە شیعی سیاسیمان بینیوە هەموو ئەوانەمان بینیوە یەک فراکسیۆنمان نەبینیوە من پێم وایە و فراکسیۆنە لە کەرکووکدا بۆتە زەرورەتێکە بێتە مەیدان لە جێگەی ئەم گاڵتە جاڕی هەڵبژاردن ئەویش ئەوەیە کە دەبێت فراکسیۆنی خەڵک بێتە دەرەوە بە بۆچوونی من فراکسیۆنی خەڵک یعنی ئەوەی کە خەڵکی دڵسۆژی ناو کەرکووک بێگوێدانە ناسنامەی قەومیان بێگوێدانە ناسنامەی دینیان بێگوێدانە هیچ ناسنامەیەکی کە لە خەڵکە هەرە دڵسۆز و تێکۆشەر و پێشکەوتن خوازی کەرکووک بە یەکەوە ببنە فراکسیۆنێک و خۆیان چارە نووسی خەڵکی کەرکووک بەرەستەوە بگرن من پێم وایە تەنها ئەمە ئەو ڕێگەیە کە دەتوانێت ئاینگی چکە بێنێ ئەگەر خەڵکێک خۆی هەڵگری بەشێک لە چارە سەرکردنی معاناتەکان و کێشەکانی خەڵکی کەرکووک و خستنەڕووی ئەو ڕێگە چارانە نەبێ کە خەڵک خوازیایەتی بە شوێنێک ناگات بۆیە تەنها بە بۆچوونی من ڕێگە ئەوەیە تێکشکاندنی فری و نەخواردنی ئەمە تێکشکاندنی ئەو هەڵبژاردنە و تێکشکاندنی یا بە معنایەک بەشکستکێشانی بۆ بەشکستکێشانی ئەوەش معنایەکی هەیە معناکەی ئەوەیە بۆرژوازی لەسەر ئاستی شاری کەرکووک دالانی کەم بەتایبەت سەعان لە هەموو عراقشدا بەڵام بەتایبەتی لە شاری کەرکووکدا لەسەر چی خۆی بینا دەکات لەسەر چی خەریکە دێبانگەشە دەکات خۆ زۆر هەمومان ئەزمموی هەر کامێک لەو دەسەڵاتانەمان لەبەردەستە بۆیە تەنها بە بۆچوونی من تاکە یەک ڕێگە کەماوەتەوە ئەوەیە کە ئەوە بە شکست پێشرێ بە شکستکێشانی ئەوەش یعنی ئەوە کە ئەو گاڵتە جاڕیەی کە جارجار بەدەستیەوە دەگرن و هەر دەورە چەند ساڵ جارێک ئەمە تێک بشکێنن یعنی ئەوەی کە خۆیان پێی دەڵێن شەرعیەتی یاسایی کە دیارە شەرعیەتی یاسایی خودی هەوهێز سیاسیانە لە کەرکووکدا شەرعیەتی یاساییان نییە بە مەعنا بۆرژوازیەکەشی تەبعەن نییانە چونکە لە ڕێگەی هەڵبژاردنەوە نەهاتوون بەڵکە لە ڕێگەی زۆری چەک و پشتیوانەی وڵاتانی ئیقلیمی و داهاتێک کە دەستیان بەسەر داگرتەوە بە تایبەتی کێڵگەنەوتیەکان لە ڕێگەی ئەم شتانەوە هاتوون بۆ ئێوە شەرعیەتی یاساییان نییە خۆشیان وەختێک لیان دەپرسی دەڵێن ئێمە شەرعیەتی شۆڕژگێڕیمان هەیە بە تایبەتی یەکێتی و پارتی دەڵێن ئێمە شەرعیەتی شۆڕژگێڕیمان هەیە تەنانەت بۆ مەعاملە لەگەڵ بەغدا شەرعیەتی شۆڕژگێری بەکاردێنن شەرعیەتی یاساییان کە نیانە بەڵام دەیانەوێت ئەو چەکەش بەدەستەوە بگرن تێکشکاندنی ئەمە یعنی لە دەستدەرهێنانی ئەو چەکەش کە ئەمان دەیکەن کەەوە بە دیارە لە مەیدانی واقعیشدا ینی لە مەیدان و ئاستی کۆمەڵایەتیدا لە وەڵامدانەوە بە خواستەکانی خەڵکدا تەنانەت لە ڕێگە چارە بۆ ئەو گرفتە سیاسیانەی کە هەیە بە تایبەتی کە دەبێ بزانین کێشەی کەرکووک تەنها کێشەی مەسەلەی ئارامی و خۆشگوزەرانی و ئەمانە نییە تەنان کێشەی کەرکووک یەکێکە لە مەسەلەکان کە پێڵێن کێشەی کورد ینی خودی چارەسەری خودی مەسەلەی کەرکووک هاوکات ڕەبتە بە کێشەی نەتەوایەتی خەڵکی کوردستانیشەوە بۆیە کەرکووک بەجار ئەگەر لە شارەکانی عراقدا هەر یەکەیان کۆمەڵە کەیسیان هەبێن بەڵام خودی شاری کەرکووک سنتێزی ململانەیەکی لە مێژینە و مێژووی شەکە لە مابینی بۆرژوازی کورد و باڵەکانی بۆرژوازی عراقیدا لە ئارادایە لەسەر چارەنووسی ئەو شارە بۆیە کە دیارە یەکلاکردنەوەی خودی ئەوە بەوە باسی چکەیە دیارە بەڵام تا ئەوەندەی بە خودی هەڵبژاردن پێشەوەی کە کۆتایی پێبێنین پرسیاری بینەرێک ئاراستەی ئێوە بکەم ئەگەر زۆر بە کورتی سی چرکە هەتاوەکو دەقەیەک بتوانین وەڵامی پێ بدەنەوە ئەویش ئەڵێ بە بۆچوونی ئێوە خەڵکی تا چەرێک گوشیار بۆتەوە بۆ دەنگدان و بۆ شکست کێشانی ئەم هەڵبژاردنە گاڵتە جاڕیە بەڵام من لەم وایە لە سەرتاسەری عراق و کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ بە ئەندازەی کە ئەو دەسەڵاتانە
بەکردەوە ڕۆژ بە ڕۆژ نیشانی دەدەن کە خراپترن کە پەیوەندیان بە هیچ کامێک لە بەرژەوەندەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەشی هەرە زۆری کۆمەڵگاوانیە بە هەمان ئەندازە لە دیوی بەرامبەردا خەڵک ناڕەزایەتەکەی زیادی کردووە خۆش باوەڕیەکەی ڕەویوەتەوە لەوانەیە باشترین نمونە بۆی وەخت نەگرم ئەو هەڵبژاردنانەی پێشووە کە بینیمان بە خودی اعترافی خودی حیزب دەسەڵات بەرزەکان و ئەوەی کە سەرپەرشتی ئەنجومەنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان معلوم بۆ کە لە سەتا نزیک لە 30 کەمتری خەڵک بەشداری هەڵبژاردننی کردووە ئەمە گەورەترین شکستە نەکرد بۆ هەڵبژاردنەکان گەورەترین شکستە بۆ دەسەڵاتی ئەو حیزبانە و بە معنایەکی کە ڕاگەیاندنی جەنگێکی ئاشکرایە کە لە مابینی خەڵک لەلایەک و ئەحزاب و دەسەڵاتی سیاسی لەلایەکەوە نیشان دەدات. عەبدوڵڵا مەحموود ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە وازارێکیکە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ هەر بژی. زۆر سپاس. ئازیزان پاش بچانێکی کورت سەبارەت بە هێرشی ئیسرائیل بۆ غەزە بەردەوام دەبین لاگەڵمان بێنەوە. مەڵێ بینەرانی ئازیز گفتوگویەکمان ماوە سەبارەت بە درێژەکێشانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە ئەم بابەتش تاوتوێ دەکەین لاگەڵ جەمال موحسین ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. جەمال موحسین ئێوارەت باش و سپاس کە بەشداری لەگەڵمان. ئێوارەتان باش و سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. دوایین هەواڵەکان تایبەت بە غەزە ئەگەر تەماشای نەتەوەی گرتوەکان بکەین کە پێش دەنگدانەکەی دوێنێ ڕۆژە پێشتر ئەنجومەنی ئاسایش 15 وڵاتەکە کە بڕیارەکانیان دەکرێت پابەند بن پێوەی دەنگدانی لەسەر کرا 13 وڵات بۆ ڕاگررتنی جەنگ دەنگیان پێدا تەنها 2 وڵات دەنگیان پێنەدا ئەمریکا و بەریتانیا بەڵام دواتر ئەمریکا مافی ڤیتۆی بەکارهێنا و ئەم بڕیارە جێبەجێ ناکچێتە خەڵبی جێبەجێکردنەوە و دوێنێش ئەنجومەنی گشتی نەتەوەی گرتوەکان لە کۆبوونەوەی گشتی خۆیدا دەنگدان لەسەر ئەم بابەتە کردەوە ئەم بڕیارەی پێویست ناکە پابند بێ وڵاتەکان پێوی بەڵام وەکو ڕێنماییکەرە 153 وڵات بۆ ڕاگررتنی جەنگ دەنگیان پێدا بەڵام 10 وڵات کە هەڵبەت بەجیا لە ئەمریکا و ئیسرائیل زۆرێک لە وڵاتە بچووکانن کە ئەمریکا سیاسەتی دەرەوەیان بەڕێوەدەبات دەنگیان پێنەدا. ئەمە چیمان پێ دەڵێت؟ بەڵێ هەڵبەتە ئەمە لایەنی زۆرە بەڵام ئەوەی کە بۆ ئەمریکا موهیمە تاوان وەک تۆ وتێت وڵاتانێکی ترکە لە ژێر هەیمەنەی دەسەڵاتی ئەمریکایان دەنگیان پێنەداوە لەو 10 وڵاتە ئەمریکا و ئیسرائیل وە لە ناوانە نەمسا و هەندێک وڵاتی بچووکی ترن. بەرحاڵ ئەوەی کە موهیمە بۆ ئەمریکایە کە ئەمریکا بە دڵ و بە گیان هەوڵەدا ئەم شەڕە لە فەلەستینە درێژە بکێشێ بە هەموو معنایەک لەبەرەوەی کە ئەمریکا بە دوای ئەو چێشمە کێشە جیهانیەی کە جەم سەرە جیاوازەکان لە رووسیا لەلایەک وە چین لەلایەک و ئەمانە حتا ئەوروپا کە هاتۆتە پێشەوە ئەمریکا ئێوێ لە نێو دابەشبوونی تازەی دنیاە موقعەتی بەهێزی خۆی لەدەست نەدا بە هەر حاڵیان زۆرترین شت بپچڕێ و ئەوەی کە بۆ ئەو گرنگە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە یەکێ لەو کێشانەی کە وەکو چۆنەڵێ بۆتە خانەیەکی سەرەتانی لەم ناوچەیە مەسەلەی فەلەستینە. ئەم شەڕە بۆ ئەو بۆتە بیانوویەکی زۆر گەورە کە تەنانەت ڕەقیبە ئەوروپیەکانیشی ناچار بکە بوو ئەوەی لە ڕێخستنەوەی ئەم منطقەیە و لە دانانی بەرنامەی سبەینەی ئەوەی کە پێڵێن ئاسایش پێدانی و منطقەیە و بۆیکی ئیتر استقراری وەرگێتەوە و ئیسtisماری پارە و پول و بازاڕی تازەی هێزە جیهانەکان بکرێتەوە ئەمریکا هێزێکی گەورە بێ و بتوانێت پشکێکی زیاتر و زیاتری ببێت تەنانەت تا ئاستەوەی کە مهینیش بکە یعنی مل بە یعنی ئەوروپاش ناچار بەخۆی بکات چکە بینین لە ناو ئەم قەزەی فەلەستینە
هینێک جیاوازی و خلافاتێک لە نێوان ئەوروپا و ئەمریکا هەیە وەکو لەم بڕیارێخیشە تۆ باستی بینیمان باشکراکە چۆنە لە ڕێی وڵاتانەیە تەنان لە وەجبەی پێشوە یەکێ لەوانەی لە ممتەنیعەکان بوو بەریتانیا بوو ینی تحفوزیان چجاویکە ینی تەماشاکە ئەم هێزانە هەموو لەسەرەوە بەتابەتی ئێمە بینین وڵاتە زل هێزەکانی کە لە پشتی غەربەوەن لەگەڵ ئەمریکایان ئەمانە هەمویان بە شوێنەوە بوون شتێک بچنەوە لە نێو ئەوەیە بەڵام ئەمەش اختلافاتیان لە نێو ئەوە هەیە بۆیە بە هەر حاڵ لە ڕێیان لەسەر قەرارە جیاوازەکانە ئەتوانی بیبینی بەڵام ئەوەی کە بۆ ئەمریکا وایە دیارە بۆ ئیسرائیل بۆ خۆی ئەو شەڕی بۆ گرنگەوەیەوێ ئامانجی استراتیژی و ناوچەیی بۆ خۆی بەدەستبێنێ و موقعەتێتی نێت خوار و لە دەستی نەدا بەڵام بۆ ئەمریکا شار وایە و طبعا ناتوانێت لە ڕێگای ئیسرائیلەوە بکە بۆیە بۆ ئەمریکا گرنگ بوو کە بە هەموو چۆنەڵی بەمانای چنگە کڕێ بیەوێ بەدڵی ئەو بێ بەڵام وەکو بینیمان بە بۆ جۆرە نەبوو بەڵام یەکشت هەیە لێرا بەڕاستی زۆر مهمە کە بینن ئەویش ڕۆڵ و جێگە و ڕێگای خودی UN یعنی UN دام و دەستگایکی ئەمەنە بەهێز ئەمەنە مەسلەیەکی یعنی مهم و ساحب سەلاحیەت و تۆریتە و لە سەڵات نییە و نەماوە تاکو بتوانێ لانی کەم وەکو 2 دێ لەمەوە پێش 3 دێ لەمەوە پێش لەسەر مەسائلێکی جیهانی کە بڕێ دەرەکا وڵاتەکانەوە پێڕەوی لێ بکەنوانە خودی UN کە لە نەتیجەی ئەم چێشمە کێشە تازەیە و ئەم قوتبە تازانە و کاتۆتە پێشە موقعاتی چۆتە خوارەوە زۆرتر هەستەکەی لاڵانەوە و پاڕانەوەیکی من ئەم تعبیرە بەکارێنم بەڕاستی وەکو جێگە و ڕێگای UN بەکارێنم لاڵانەوە و پاڕانەوەیکی ئینسانیانە و ئەگەر بەست بکەن و دوای چی دوای ئەوەی کە لەسەر و 18,000 و وایسا بەپێی ئەحسایی تا دوێنە پێرەوە نەبووە طبعا ڕۆژانە زیادەکە ڕۆژ نییە 250 کەس بە مناڵ و ژن و پیرەوە نەکوژرێ لە غەزە و لە دەوروبەری حتا لە بۆ هەندێک شوێنی شتەشەنەی سند وەکو جنی و چوچوانە خۆتان نەزان من سەرنجام لە دوای ئەم هەموو قوربانیدانە بە هەزاران کە جینۆسایدێکی ئاشکرا و بە بەرچاوی هەموو دنیا و خودی وێنەوەیکە تازە بە تازە ئەپارێتەوە هەتواوارەکە بابە تکای ڕعایەت بکەنیانی چێ بیکە هێزێکی درڕندەی تاسەر مقدیژی ئینسانی وەکو دەوڵەتی ئیسرائیلی بیکە بۆ خۆی زانەکەنەیە بۆیە موقعەتی UN ئەوە نییە لەو ئاستایە بێکەوە بڕیار فەرزیش بکە مەگە تەوسیە بکە مەگە هەشتی بکە بە هەر حاڵ ئەگەر بیدایەتی چەند ڕۆژێ دوای بابەتایبێت دوای 7 ئۆکتۆبەرتان یاد بێ کە پێما بە 26 ئۆکتۆبەریش بڕیارێکی لەو بابەتی هێنای پێشەوەی وێن یعنی بە ئاشکرای ئیسرائیل و حەقتان نییە تەنان سیارەی هێنانی خۆراک و پێداویستەکانیشتان تێپڕەوە ئێمە ڕێگەتان پێ نادەین ینی ئەو بوو یاریەکردن کە چی بکەوچنەکە بە ئەمە موقعەتیەوەیە بەرحاڵ ئەم ینی بەم معنای هێشتا UN خۆشی وەکو وەسیلەی بەدەست ئەمریکاوە بە بڕوای من نەماوە موقعەتێ لەدەست وەڵام ئەمریکا چنگەکەڕێی ئەوەیەتی وەکارەکە لەسەر ئەوە ببیناوەتە بایدن وەزارەتی دیفاعیان و سەردانی منطقەکە بکەن بۆیان قەزەیە بە تایبەتی بەڵام هەر دوێنێ بایدن لەسەر ئەمە تعلیقێکی داوتی بۆیە ئیسرائیل ئەم هاوپشتێنێونەتەوەی لە دەستداوە لەبەرەوەی کە هەمەڕێک بێگوێدان بۆمبای هەڕەمەکیان شاری غەزە دەکات ئەکرێت لە جێگەیەکدا تەنانەت ئەمریکاش ناڕەزایەتی یعنی ئەمریکا باسکرامە ناڕەزایەت گەورەترین ناڕەزایەتی بۆ تا ئێستا کە ئەمریکا بەم دەربڕینەی بایدن لە بەرامبەر ئیسرائیل تا ئێستا نیشانی داوە ئەکرێمە درێژە بکێشێتە ئەو جێگەی کە ئەمریکا پشتیوانیەکانی لە ئیسرائیل بکشێنێتەوە ئەزانی چۆن ناو قسەیش خۆی بەڕاستی قسەیەکی پوچە ئەو قسەی خۆ بەتەنیا ناکرێت و قسەی بایدن کە کات لەژێر فشارێکی جیهانی هەیە یعنی بێپەردەیە یعنی تەماشاکە تۆ زۆر بزۆری قوربانیان تەماشاکە مناڵی کۆرپەن یعنی لە خەستەخانەکانە بە بۆمباران کە لە پارچە بن لە شوێنی ئەوەی پاراستنی هەناسە و خودەست و چی پێڵەن ژێن ئەمانەیە مناڵەکانە کوژیدەن یعنی ئەمانە توانی ئەمانە بێت چی بێ دنیا یعنی ئازادی خوازی بە شەریەتی ئازادی خوازی بە حدێک فشاری هێناوە لەسەر وڵاتەکان تۆ ببینە لەو ماوەی پێشوە چەند ناڕزایەتی کرێکاری بوو لە بەندەرەکانی یۆنانەوە بگرێ لە ئیسپانیا و بگرێ لە ئیتالیاوە بگرێکە کەلوپەلی
جنگی ناگوێزنەوە قوبولیان نیە بڕۆن ئەمانە تا ئیتحادیە کاریگەریەکان بە کرێکارەکانی ئەندامانی خۆیان تۆ هیچ کەلوپەرێکی جنگیوانە بار ناکەین منە ئەو مینانە بێ وشانان ڕابگیرێ بۆچی وایە ئامادە نین ئێمە بەسەر ئێمە بڕات لەوێ مناڵی بێتاوان بکوژێ ئەمە جینۆسایدێکە کە عالەم دەنگی لێ بەرز بۆتەوە وەختێک ڕیاکارانە بایدن ئەم قسەیاکە لە ژێر فشاری ناڕزایەتی ئینسانێتی دنیاە باوەڕکە بەڵام هاوکار لەگەڵەوەیەکەیکە ببینن بە 100 بینەوە بڕەوە نا ئێمە باوەڕ ناکەین کە ئەو تونێلانی کە حەماس ئاخوایان وتەنی حەماس لی داوە یعنی گومانەگەین لەوەی کە بەکار نەهێنرا بێ و نازانم چیوە تەرەدوو لەو پیشانە لەم لاشەوە بە ناچاری ئەماڵێ بەڵام ئەتوانێ چاوپۆشی بکە لەوەی کە بەڕاستی تۆبارانەکان و قەسف و ئینسان کوژەکەی ئیسرائیل هەرەمەچی بووە ئەخبا بەجانتوار وەکو ژمارە حسابی بکە چەند ژمارەی ئەفسەر و گەورە بەرپرسی حەماس لەم نێوە بەدەستی سوپای ئیسرائیلی کوژراوە مقارەنە بە مناڵ و خەڵکی پیر و مەدەنی ناوشارەکان ئەو خەستخانەی کردوتە ئامانجە ئەم مەسەلەیە بە حەدێک توونە یعنی بەڕاستی فاشیزمێک کە دەوڵەتی ئیسرائیلی کە ڕووی نازیەتی و هیتلەری بە جۆرەکسپی کردوەوە تۆ تەنان مقارنەی ژماری کوژراوان کە بە ڕۆژ وەکو ڕۆژ دابەشی بکە بەسەر ڕۆژایی هینی کوشتارگاکەی غەزە و ئەمەی لە فەڵەستینی کە هی ئیسرائیل زیاتر بوو لەوەی وەختی خۆی یەهودیەکان کە بەدەستی نازیەت کراوە بەم معنایە بێپەردەیە کە ناتوانێت بایدێن ئەم شتە بەڵام بە بڕوای من ڕیاکارانێ لەولاواڵە بەلام لەملاوە لە پاڵهەش دەوڵەتی ترا نو دەوڵەتی ترا دەنگ بە بڕیاری UN نادا معلوم بڵێ ئەوەی بێ لەگەڵ من بێ و لەگەڵ سپینی بەژۆندەکانی منابێ بێ لەگەڵ ئەم بڕیارەتانی منە یعنی هەوڵەکانی بۆ ئەمێ ئەوە کە چەند سەرگریان نامیانی تر تەمان مەسەلێکی تر ببورێ بەڵێ ئێستا لە دەستگا ڕاگەیاندنەکانە ئەوە بڵاو بۆتەوە کە باس دەکات کە هەر کەمتر لە ڕۆژە پاش ئەو بڕیارەی نەتەوە یەکگرتووەکان دا کۆبوونەوەی گشتیدا پەسەند کرا ئیسرائیل ئامادە نیە پابەند بێ پێوەی و بەرامبەر ئەوە کاری کردووە ئەکرێت لە جێگەیەکی تردا وڵاتانی تر بۆ نمونە گەماروی ئابووری بخەنە سەر ئیسرائیل هەر وەک چۆن کردیانە سەر رووسیا بە حکمی ئەوەی کە هێرشی کردوتە سەر وڵاتێکی تر چۆن ببوورە بەڵێ ببوورە ڕەنگە کێشەی تەکنیکی هەبێ بەڵام باز لەوە دەکرێت کە ئیسرائیل پابەندی ئەم بڕیارەی نەتەوەی گرتوەکان نابێت ئەکرێ وڵاتانی ئەوروپا بۆ نمونە گەماروی ئابووری بخەنە سەر ئیسرائیل هەر وەک چۆن خسیانە سەر رووسیا لە دەستپێکی جەنگی ئوکرانیایە ئەو پەیوەندی بە بەژەوەندی دوورتر و درێژخایەنتری ئەم وڵاتانەوە هەیە تۆ تەماشا بکە یعنی خۆی مەترەحە چونکە ئەمە جەنگێکە کە ئیسرائیل ئێستا بەڕاستی بەڕێی خستووە طبعاً بەژەوەندی چی هەیە ئەو خۆی بازەوە کە حەماس ئاسان بسڕێتەوەی سەرکەوتو بەیان بەرحاڵ شتێکی ترە یعنی تەنانە دەوڵێ بێ شتێک نەمێنێ بە ناوی خاشی غەزە و ئەوان یعنی ئەگەر ئەمە بۆی بچێتە سەر یعنی ئەمەی ئێستا هێشتا ئەوخوانەوەی لە چاوەیە ئەمە ئینسان کوژیە بۆیە ئەبینی ئێستا بە پێی بەژەوەندی جیاجیە تەماشاکە هەموو ئەوەیە کە بەشێکی من لە قسەکان ماوتم دابەشبوونی تازەی جیهان و طبعاً شەرقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کە دابەشە بێتوانە ئەوروپاش چاوی لەسەریەتی لە بڵین ئەفریقای باشوور و لەسەریەتی لە ئەفریقای ناوەند و لەسەریتی لە هەموو شەرقی ئەوسەتا لەسەریەتی چاوی لەسەر ئەوروپاش ئەوە بەشێکی خۆی وەگرێت ئەگەر بۆ ئەمە بخوازێ لەگەڵ یانە بێ و حەساری بخاتە سەر شتێک نییە بە دووری نازانرێ ینی بە دووری مەزانە بەڵام مقارنەی ینی بەراوردی ئەو شتەکە لە رووسیا لە ئوکرانیا ڕوویداوە لەگەڵ ئەمە کە ئێستا ڕووەدا ئەبێ لێوە تەماشای بکەیت رووسیا لە ئەساسەوە خۆیان وتەنی ناری ڕئیسی خۆیان بۆ کە چۆ کاری کردووە بەڵام بۆی حەساریان قسە سەر بۆی کە مەسەلەی سوتەمەنی و غاز و ئەوانە کە ئەویش شاری بۆێنان بەڕووبڵ بێ وانە بە پارەی رووسی بێ لەم لاشۆ ئەمانیانوت ئۆکەی تۆژەوە ناکەی ئەو شارانیان نیم حەزاردانێن بەڵام ئەمان بەژەوەندیان لەوەیە چی ئەبێگە لەسەر ئیسرائیلی دابنێن مەگەر ئەوە کە ڕووی وڵاتانێکی تری
چزانم عەربی و ناوچەکان بەڕوا بکرێتەوە سەرنجام پەیوەندی بە بەرژەندیەوە هەیە نەک پەیوەندی بەوەیە ئەلێرەیە ئەگەر تەماشای ئەساسی بکەیت چ ئەو بڕیاراتانەی کە پێشووتر ئەوروپا لە بەرامبەر رووسیا گرتوێتی وەچ ئەوەی کە ئەکرێ بیگرێ لە بەرامبەر ئەم مەسلەی ئیسرائیلە نە لەوێ خەڵکو و ژیانی خەڵکی ئۆکرانی بووە و نە لێرە خەڵکو و ژیانی خەڵکی فەلەستینیە بێ و بە تایبەت غەزا بێ ئەمە نییە مەسەلەکە ئەوان بیر لەواکەنەوە سبەینێ بۆری گاز و نەوت لە چۆ بڕوە سبێنێمان چۆنی سادە لە قەتەر و ئیمکانیەتەکانی بکەن سبێنێ چۆن ئەم ناوچانەکەدا بەشە بێ ببێتە بازاری گەورەتر و تیجاری ئەمان چۆن کۆمپانیای گەورەی یعنی ئەمانە مەسەلەیانە ئەوانە مەسەلەیان نییە ئەو وڵاتە کە خاپور و وێرانە بێ ئەو دایک بە خێزانەها نامێنن هیچیان نامێنێ ئەسڵان پشت و هەموو شتێکیان ئەبرێتەوە ئەوان مەسەلەیان نیە لێوە سەرچاو ناگرێت ئەگەر لێوە سەرچاواگرێ باز ئەحمە نەبێ سەرچاوی چەک و تەقەمەنی لە ئیسرائیل بگرین یعنی گەماروی ئەخەنە سەر چ شتێکی ئیسرائیل بۆی بە بڕای من مەسەلەکە ئەوە نییە زۆرتر ئەو هەڵوێستانەشیان ڕیاکارانێ و هێشتا ئەوانیش ناتوانن سەرەوەی یعنی خۆ ئەوروپا ئیدانەی ناکا بەو مانایە بە ئێوە بڵێ بەژەوەندی ئێمە لەگەڵ ئەمریکایە یەکگرتو نییە موحەد نییە لە ئێستایە خۆ دیارە ئەو معلوم حتا لەوەی ئوکرانیشە بەشەری توانیە لەلایەک هەڵوێستی فەڕەنسا ببینێ لەلایەک هەڵوێستی ئەڵمانیا ببینێ کە جیاواز بوو لە ناتۆ لە وڵاتانی باڵێن تری غەربووان حتا لەیهی بەریتانیاوانە بۆ ئەم مەسلەیەش ئاوایە یەک شت لێرەیە ئەسڵای ژەوەیەکە ئەم جینۆساید و وەحشیەتەکە دەوڵەتی ئیسرائیلی دەسیاوەتێ بە پشتیوانی ئەم دەوڵەتە غەربیانە نەبووایە و بە ئێستاش ئیمکانێتی لەبەردەسایە مەیسەر نابوو باشکرا بایدن بەتابەتی لە چەند ڕۆژی بدایەتی مەسەلەکەەوە هۆ بوو پیتاکی بۆکە لە ئاسی نێودەوڵەتیە پیداکی کۆمەک و پارەبەخشین بە ئیسرائیل و چ کۆکنەوە بووی لەسەر هەڵوێستی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە لە هەندێک جێگەیە سەرنج و تێبینی لەسەر بووە بەوەی کە زیاتر ئیسرائیل دەکوتێ کەمتر لەسەر حەماس قسە دەکات کە لایەنێکی ئەم جەنگەیە حەماسیش بۆتە ئەوەی کە کارەسات لە غەزە بخۆڵقێت و ئەم دەستپێکی ئەم جەنگە بووە بەڵام لە هەڵوێستەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری و کۆمونیستەکان بەگشتی زیاتر ڕووی لە ئیسرائیلە لەم بارەیەوە ئێوە چی دەڵێن خۆیان ئەمە هەمەلایەنم پێم وایە شێوەی جیاجا قسەمان لەسەر کردووە بەڵام بە کورتی منەمە یەک دوو شت بڵێم یەکەمیان ئەوەی کە لێ ئێستایە ڕوئەدا جەنگێک نییە لە نێوان دوو قوتبی تیرۆریستی دوو قوتب و کۆنە پەرستکەوتە بنە بەرامبەر یەکەوە ئەمە پەیوەندی بە مەسەلەی فەڵەستینەوە هەیە پاشخانێکی مێژوویی چەندین ساڵی نزیک بە 70 ساڵەی هەیە دەوڵەتێک هاتۆتە نێو ئێرەوە لایەک لە شوێنی ژیان و شوێنی دانیشتوانی ئەم منطقەیە کە فەڵەستینە لە شوێنی جیاجیەوە داگیری کردووە ئەسڵەن ژیانی لێ زەوت کردوون هاتۆتە سەری یعنی بە درێژایی ئەم ساڵانە بابە لە ساڵانی لە جەنگی 1960 بگرە هەتا دوایی یەک بە یەک هەتا هی هەشتا و هەشتاکان کە دوایی سەبرا شاتێلای لێکەوتەوە تا هەمووانە بگرە بە وەجبات بە هەزاران و دەیان هەزار ئینسانی کوشتووە لەمە ئەما بێت لە نێو ئەم کۆنتێکستەیە ببینێ یەک لە نێو ئەوە ببینێ دوو لە نێو ئەو ئاڵوگۆڕەی کە لە نێو جەمسەرە جیهانیەکانەیە کە ئەیگرێتەوە ئەمیش ئیسرائیل ڕاستە و خۆ بە پشتیوانی و پشتی بە ئەمریکاوەیە ئەو لە نێو جیهانە ئەم موقعەتی کەوتۆ دەپرسیارەوە لێرە ئەمیش ئەوێ بێ یعنی ئیسرائیل ئەم جەنگەی پێویستە ئەم جەنگی پێویست بوو لە درێژەی تاریخەکە کێناوەتی بۆی موقعیەتی زەعیف نەبێ بۆی جێگەڕێگەی لە نێو ئەمە پێوترێ نیشتمانی عەرەبی و چی لە منطقەیە زەعیف نەبێ و لاواز نەبێت و ئەوشتانە ئەمە پەیوەندی بەوە نییە ئەمە وەکو 11 سێپتێمبەر نییە کە تیروریزمی ئیسلامی هاد لەنەوە جەرگەی ئەمریکا کارێکی لەو بابەتێکی دوو هێزی قوتبی کۆنە پەرستکەوتبوونە بەرامبەری کۆتۆ بۆ هەردووشیان وەک بینایە ئەمە یعنی حەدەسەکە ئەوە نییە ئەمە جەنگێکی ترە لە درێژەی ئەم تاریخەیە من لە مقابلەیەکی پێشوشە لە ڕادیو پێشەنگا وتمە بەشێکی لەم پێشینە مێژوویەوە بەشێکی لەنێ ئەم هەلومەرجە تازەیە لەمە هەلومەرجە تازەیە تەبعا بێ بیانوویکی بۆ بێ ڕاستە حەماس لە حوتی مانگا هات ئەو کاری کردووە ئەمە وەکو وای ئیسرائیل نانی لە چۆنەڵی هەنگی لە دارە دۆزی بێتەوە
بەڵام هەر 5-6 ڕۆژ لەمەوە پێش لە کۆمەڵێک بەڵگەنامەیە کە لە سایتیشی ئیسرائیلیا بڵاو بۆتەوە تەبعاً دواییش لە نیویۆرک تایمزەوانە بڵاو بۆتەوە بە ئینگلیزی من خۆم بینیم هەموو دۆکمنتەکان بەشێکی بڵاو بۆتەوە کە گەورە بەرپرسانی ئیسرائیلی ئاگاداری ئەوە بوون کە حەماس 2 ساڵە 3 ساڵە شتێکی ئەگەر باش بیریم بێ تەمرینی کردووە لەسەرەوەی کە بچێکاریی لەو بابەتە بکە. گەورە بەرپرسانی سەربازی خەتەریان داوە، هۆشداریان داوە بە بەرپرسانی دەوڵەت کەم کارە بکەن. هەم ئەمریکا ئەوێ لە تەحلیلەکەی خۆیان لە نیویۆرک تایمزە وا باسی بکە کە ئەمان ئەهۆن گرتویان سوی گرتویان وتیانە نا حەماس ئەوە نیە و ئەم شتە بەو ناکرێت و ئەوانە، بەڵام زانیانە شت ئەبێ پێی بێدەنگ بوون و ئەمە بۆیان بوو بە بیانوێک بۆی بێن ئەم وحشێتە بنوێنن. ئیسرائیل ساڵەهایە لەو کاتەوەی کە دەوڵەتی ئیسرائیلی بە ناوی دەوڵەتی زایۆنیستی و دروست بۆ لەوەیە داگیرکاریەکرێ ئینسان کوژیەکرێ ئەماکرێ. ڕاستە حەماس ڕێکخراوێکی ئینسان کوژە، ڕاستە حەماس ڕێکخراوێکی ئیسلامی تیرۆریستە، ڕاستە حەماس ئینسان کوژە کۆنە پەرستە، ڕاستە ئەگەر حەماس دەسەڵاتی بەدەستەوە بێ کەمتر لە دەسەڵاتێکی زایۆنیستی ئاین پەرستی وەک ئیسرائیلی ڕەنگەنەکان چکۆ نمونەی دەسەڵاتە ئیسلامیەکانی وەکو ئێرانمان بینیوە وەکو تالیبانمان بینیوە هەموو ئەمە وایە. بەڵام خودی ئەم جەنگە ئەم مەسەلەیە نییە تاکو تۆ بێ بڵێ بەقەدەر ئەوە کە قسە لەسەرەوەکەی. طبعاً هێرشێک کە حەماس کردی لە 7 ئۆکتۆبەرە هێرشێکی نائینسانی بوو، ئینسان کوژرا، خەڵکی مەدەنی پێوە بوو. بەڵام بابە هەر لەناو دەوڵەتی ئیسرائیلە تەقریر هەیە ساخۆ خۆیان بۆیان بە درۆ ناخرێتەوە. نازانم ئەمە چەنێ لە هینە کوردیەکانە باس کراوە. یعنی باسی ئەوەکە کە ئەو یەکێ لە کوشتارەکانی ڕۆژی حوتیمان کە شوێنێکی حەفلەی گەنجان و ئەوانەیە بوو، ناوی چی بوو شوێنەکە بەرحاڵ ئەمە یعنی تەقریری خۆیان ناوخۆی ئیسرائیل بڵاو بەتەوە کە ئیسرائیل بەشێکی کرد، ئیسرائیل خۆی کردوێتی بۆ ئەوەی کە ئەم بیانوە ببێ بەدەستیەوە ئەم شتە بخۆڵقێ تا بتوانێت ئەم جینۆساید و نائینسان تبینێت. تۆ ئەبێ لێرەیە بیبینی ئەگەر کەسێکی ئازادی خواست کەسێکی ئینسان دۆست هەیە ئەبێ لە نێو ئەمای بیبینێت، نەک ئەوەی کە تۆ دوو هێزی کۆنەپەرستی ئەوەی ئەبێت چەند بۆ بڵێ بەوی بڵێ. ئیدانەکردنی ئیسرائیل، نیشاندانی جینۆسایدەکەی، نیشاندانی بەربەریزم و وحشیەتەکەی ڕۆژانە لەوە کەم ناکاتەوە کە تۆ لەسەر ڕخراوێکی تیرۆریستی وەکو حەماس چییە. بەڵام بەڕاستی ئەگەر ئیسرائیل پاشەکشەی پێ بکرێ، ئەگەر زایۆنیزم پاشەکشی بە معنایە پێ بکرێ، ئەگەر ئەو دەوڵەتە لەسەر پێ خۆدان لێتەوە، ئەگەر نەمێنێ بە معنایی ژێرپێی حەماس خاڵیە بێتەوە. بەڵام بابە چۆن لە کوردستانە یەکێتی و پارتی نەکبەتی خەڵکی کوردستان بوونی یەکێتی و پارتیە لە ساڵان لە شاخە خۆیان کە بە نوێنێری خەڵکو و گوای اعترازاتی خەڵک در بە بەعز وە لە 30 ساڵی شەچی بە خەڵکەکەن نەکبەتی تەنانەت نەکبەتی بەردەمی ڕفراندۆم و جیابنەوەی خەڵکی کوردستان کە وەختێک کاتی بوو فرسەت بوو وجودی خودی پارتی بوو کە ئەو کاتە دیایەت بە هەمان ئەو دەرەجەیە کە نەکبەتی خەڵکی کوردستانی بوونی یەکێتی و پارتیە نەکبەتی خەڵکی فەڵەستین وجودی حەماسە کە خۆی هەڵواسیەوە بە مقاومەتی خەڵکیە یا بەشێکە لەو مقاومەتی کە لە ساڵانی پێشوە ئەگەر بە تووری ئەم 6 ساڵە تەماشا بکەی مقاومەت بەرگری لە بەرامبەر ئیسرائیلە بەرگی جیاجای بەخۆوە گرتو خە ساڵانی پێشوانە بوو. ساڵانی پێشوو بەرگی ناسیۆنال چەپی هەبووە، تەنانەت ئیسرائیلیان ناچارە کرد لەگەڵیان دابنیشێت تەفاوزاتی مفاوزەیانە کرد مەگەر ڕێکەوتنی ئۆسلۆ ساڵی 93 کە دانیشتنەوە نەبوو بێن بە خۆیان وتەنی ئاشتیان حەلیکەن و حتا باز لە حەلی دوو دەوڵەتی ئەکراوانە ئەکرێ لەسەر مەشیان باسی بکەین. یعنی بە معنای منەوی بڵێم بە معنای بڵێم ئەمەی کە بڕێوە لەنێو ئەو کۆنتێکستە ئەو سیاقە مێژوویە ببینیت یەک دووش لەنێو ئەوەی ئەم ئامانجانەی لەم هەلومەجەجیانە ئیسرائیل بە شوێنەوەتی کە ئێوە موقعەتی خۆی لە دەستنەدا ئیترەمە بە خوێنڕێژی و بە جینۆساید دەکرێتە بەڕێ خستووە. ناتوانی تۆ چەپێوی ئازادی خوازێبی ئەمە نەبینی لەبەرەوە زانی حەماس گروپێکی ئیسلامیە و ئینسان کوژە. ئۆکەی ئینسانیە و ئینسان کوژە و ئیسلامیە و تیرۆریستە ئەوەیە، بەڵام خودی قەزەی فەلەستینی ئەمە نییە و ئەم جەنگەش کە ئێستا ناوێنێن جەنگ و لە ئارایە و ئێمە ئاڵێن جینۆسایدێکی ئاشکرایە پاکردنەوەی پاکتاوی ڕەگەزیە ئیسرائیل مەسئولە لێی دەستی بەبرا
یعنی دەستی لەم کارە ببڕا ژێرپەی حەماسیش خاڵی بێت کەسێک گەگەنەمە نەبینێ یعنی هەر دوای ئەوە کەوتووە کە لەسەری دژایەتی ئیسلامەوە بەتەنها بێت ئەم کارە بکە بابە تۆ لە بەژەوەندی ژیانی هەزاران یا ملیۆنەهان ئینسانەوە تەماشا بکە من وتم لەم ماوەیە 1970 ڕۆژە چەند ئەم شتە لە غەزە و فەڵەستینە هەیە هەر سەر و 18,000 ئینسان تیا چووە ئەخە چەنی ئەوانە سەربازی بچەکداری حەماسە ئینسان ئەبێ ئەوەنە بەرچاوڕوشن و واقعبین بێکە مەسەلەکە بەم جۆرە ببینەکە هەیە ئەم مەسلەی فەڵەستین حەودە زیاترە بوونی هەبووەوە بەردەوام بە شێوەی جیاواز کارەساتی لەم شکڵە ڕەنگە بەم دەرهەجەیە دوو بانگی ڕابردوو هێندە بەردەوام دڵتەزە نەبوو بێ بەڵام زۆر لەم حاڵەتانی تر بووە و قوربانێکی زۆری لێکەوتوتەوە ئاوارەی لێکەوتوتەوە وەکاری تیرۆریستیشی لێکەوتوتەوە لە هەردوو لە ڕێگە چارە چییە بۆ ئەوەی کە ئەمە لە جێگەیەکە ئیتر کۆتایی بێت ئەمە ستەمێکی زۆر سەر و هەفتا ساڵیە لەسەر خەڵکی فەڵەستین نەکرێ ئەم ستەمە ئەبێ حلێک بدۆزیتەوە کە ئەم گرەیە ئەم کێشە سیاسیە چارەسەر ببێ ئێمە لە بەیانی سێ حیزبی شاوتمانە سێ حیزبی ئێمە حیزبی کۆمسکرێکاری کوردستان و کۆمسکرێکاری عێراق و حکومەتی خەتی ڕسمیە کە بێژگەلەوەی بە شەڕا بووە سێ خەڵک چێت و شوێنی ژیانی خۆی بەڵام ئەمە ڕێگەی کە کاتەوە بۆ ئەو حلە ئەسڵی کە ئەبێ بۆ خەزای فەلەستین بێویش دروستبوونی دوو دەوڵەتی هاوشانیەکە لە منطقەیان دەوڵەتی فەلەستینی بەڕسمی بناسرەوە دەوڵەتی ئیسرائیلکە بۆچی ئەم ڕێگاچارێ بە کورتی لەکوێ هاتووە تۆ تەماشاکە ئەگەر دەوڵەتی ئیسرائیل ئەگەر دەوڵەتێکی سێکولاری یەکسان ئەگەر ئیمکانی ببوایە لە هەردوو وڵاتەکە لە فەلەستین و ئیسرائیلە یەک دەوڵەت دابنزرا دەوڵەتێکی سێکولاری کە حەقی هەموو هاوڵاتیانی بەیەکسانی وەک یەک تەماشا بکردا بەبێ ئەوەی کە تۆ چیت و چینیت عەرەبی جوولەکەی مسلمانی مەسیحیە هەرچیکی نی ئەو چوارچێوە و جوگرافیەیت ئەمە ببوایە مەسەلەی دوو دەوڵەتی ناویست و خەڵک بۆ خۆی بەیەکەوە ژیا و ژیانێکی ئارام و ئەسووداتوانی بە هەرحاڵ بژی و کۆمەڵگایە بەڵام ئێمە وەکو کۆمونیستێک پێمان وایە دووشە دێ یەکەم طبعاً حل ئەوەیە کە چ لە فەلەستینە چ لە ئیسرائیلە خەڵکی چینی کارگەر شۆڕشی خۆی بەرپا بکە سوشیالیزم بەرپا بکە ئازادی خۆشگوزەرانی یەکسانی نێوان ئینسانەکان بە کامەڵی تەنها لەژێر چوارچێوەی بەهۆی شۆڕشی چینی کرێکار و شۆڕشی ژیانێکی کۆمەلگای سۆشیالیستیەوە بێ زۆر باشە بەڵام نە ئەمە زمینەی هەیە و لەو ئاسایە لە کۆمەلگای ئیسرائیلیە سەرڕاویکەی اعتراضاتێکی خەڵکی کرێکار و خەڵکی ئازادی خوا زۆرە لە ناو ئیسرائیل خۆشێ دیش بە حکومەت و باڵا جیاجیەکانی یان نەتانیاهو باڵا جیاجیەکانی بۆ ژوازی ئیسرائیلی بەڵام نییە ئەمە زەعیفە لە فەڵەستین شاهد نیە و زەعیفە لەم حاڵەتەیە و ئەم تەنانەت ئیمکانی ئەوەی نییە لە ئێستاە بزوتنەوەیکی وا نەهاتوۆتە پێشەوە لە ناو ئیسرائیل ئەم حکوومەتی نەتانیاهوەیە کە ئەو پەڕی ڕاستە و ئەم هەموو فاشیەتی لێ هەڵەوەرێ وەلا بنێ حکوومەتێکی سێکولار و ئەوانە دامەزرە تابزانێ لەگەڵ خەڵکە گەیاژی ئەم دەوڵەتە بوونی هەیە تازە هەیە لە ئێستاە بۆیە لە حاڵەتی وایە تۆ بێ مستەمە لەسەر خەڵک لا بچێ ئەویش بەوە لاچێکە دەوڵەتی فەڵەستینی بێ بەڕاستنی بناسرێت ئەجینە ئەوەی کە دوایەوە بە هەر حاڵ هەم ئەوەی کە وەکوتن شۆڕشی سۆشیالیستی بەرپا بێ قەزیە و مەسەلەی چینی کرێکار و ئینسانەکانی ئێوەیە ئێمە پێشنیاری چۆنەڵی وەکو حیزبێکە لە دەرەوەی ئەو جوگرافیان پێمان وایە حلێک بۆ ئەم مەسەلەیە ئەوەیە کە دوو دەوڵەتی ببێت ئەم دوو دەوڵەتە هەر چیەکە ئێستا دەوڵەتی ئیسرائیلێ دەوڵەتی فەلەستینی بێ حتا ئەگە و دەوڵەتە فەلەستینیانی ئێمە نایشارین و باشکراڵێن ئەم دەوڵەتە فەلەستینیە لە ئێستا ئەگەر لە دەست عەباس محمودی شانە بێ بکەوێتە دەست ڕوتێکی ئیسلامی شەولەیەوە دەوڵەتێکی ڕسمی چوارچێوەکەی دیار بێ جوگرافیەکەی دیار بێ لە ئاسی نێو دەوڵەتیە بە ڕسمی ناسرا بێ ئەم کێشەیە تەواوە بێ ئەم ستەمە تەواوە بێ ئەم برینە سەرەتانیە لەو ئاستەی ئیتر وشکەکرێ و زەمینەی ئەم سەر ئەوە هەفتا ساڵەیە بۆ ئەوەی کوشتاری هەر چەند ساڵ جارێ سەرهەڵباتەوە لە دەسە چێ عینەن ئەمە وەکو قەزەی مەسەلەی کوردواکەی مۆختی خۆی وتومانە بابە
تا ئەو کاتی کە لە عێراقا دەوڵەتی جوانە بووە حەقی هەموو وڵاتیان بە ڕسمی وەکو یەک بناسێ جۆنەڵی حقوقی متەساوی مافی وڵاتی یەکسان خەڵکی کوردستان حەقێتی ببێ حتا ئێمە ئاڵین ئەبێت چینی کارگەر و کۆمونیستەکان لە پێشەوە بین تا بیکەینە کوردستانێکی سۆشیالیستی و ئەوە بێ بەڵام ئەگەر زەمینی ئەوە لە ئارایانە بێ هێشتا بوونی دەوڵەتێک لە کوردستانەکەی تر ئەو سیستەمە کۆتایی بێنێ باشترە لەوە بەم معنایە بۆ فەڵەستینیش بەهەرحاڵ زۆر لایەنی زۆری تایە لایەنی تاریخی تیا مەسەلەی سنووروانەی تایە بەڵام بە وازحی معلومە سنوورێک کە زۆربەی لایەنە جیهانیەکان وڵاتانی حتا عەرەبی ئەوروپا هەموو ئەوانە حتا مەسەلەی پێڵەنینی اتفاقی ئۆسلۆ هەمووی گەڕێتەوە بۆ سنووری 67 ئەو کاتە ئیتر معلومە ئەمە ئەتوانێت قاڵبێکی ببێ باکاتی مەناتقی تر ناوچی ترکە نیزاعی لەسەر شتی لەسرە ئیترەوە بێتە مەسەلەیەکی نێودەوڵەتی لە نێوان ئەو دوو دەوڵەتە چۆن بتوانن بە ئیتفاقات حەلی بکەن و بیبەنە پێشەوە ئەگەر تۆ بتەوێ بەڕاستی کێشەیە کۆتایی پێبێنی کە سەرچاوی ئەمەم کوشتارێ بەدەیان ساڵە و بەڵام وەک تۆژ وتی یعنی ئێمە ئیسیس ئەم نەوەیە کە ئاژین بە وحشیترین و خوێناویترین دەورەی ئەم دەورەی فەڵەستین نەتوانین ناوی بنین ئەمریکا هەیە ئەگەر بتەوێ ئەمانە کۆتایی پێبێ ئەبێت دوو دەوڵەت لە ئێستا ئەو عیلاجە هەیە دوو دەوڵەت دروست ببێ تەنها ئەوە خوازاری ئێمە نیە ئێمە خوازاری کۆمەلگایەکی سۆشیالیستی ئازاد و یەکسان و خۆشگوزەرانین بەڵام وەختێک ئەمە زەمینەی نییە لە واقعیەتەوە نەهاتوۆتە واقعیەتی بزوتنەوەی کارگەری نەهاتوۆتە پێشەوە بووی کە بتوانێت ئەمە بکە و بچەسپێنێت چ لە فەڵەستین چ لە ئیسرائیلە ئەبێ ئەم مەسەلەیە تەواو ببێ تەنها بە ڕسمیە ناسینی دوو دەوڵەتی هاوشانی یەکترە بێت لە فەڵەستینیش و لە ئیسرائیلیش. جەمال محسین ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەمە. زۆر سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن و سپاسیش بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس. عزیزان منیش سپاس ئێوە دەکەم بۆ بەشداری چالاکاتنەتان و سپاس بۆ سڵاو و دەستخۆشی و ئەو سەرنج و تێبینیانەش کە نارتان. لێرەدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.